أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب، وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون. فإذا ركبوا في الفلك دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر إذا هم يشركون ليكفروا بما آتيناهم وليتمتعوا فسوف يعلمون. أولم يروا أنا جعلنا حرما آمنا ويتخطف الناس من حولهم أفبالباطل يؤمنون وبنعمة الله يكفرون. ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بالحق لما جاءه أليس في جهنم مثوى للكافرين والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. بینەرانی ئەزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی دڵان، سەلام و ڕەحمات و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئاڵقەیشتری بەرنامە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستا بین. خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەمجارەی بەرنامە بریتە لە ئەمانەت سپاردا. لە خزمەتی پۆلێک لە مامۆستایانی ئەزیز و خۆشەویستی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان تاوتوێی هەموو کایەکانی ئەمانەت دەکەین. دەخوازین کە ئێوە تا 2 ساتی بەرنامە بینەر و بیسەرمان من بۆ ئەوەی شەنوکەوی تەواوی بابەتی بەرنامە ئێوەی ئەزیز و خۆشەویست لەگەڵمانە بەهرەمەند بن، بۆی بزانین ئەمانەت چییە، چۆن سپاردەی ئەمانەت بکەین و بە شوێنی خۆی بگەینین تا ئەوەی مزنیبی دنیا نەبین و لە دوا ڕۆژیشە لەسەریا قەرزار نەبینەوە. لە دەستپێکە سەلامی خوای گەورەتان لەبی دووبارە مامۆستا بەڕێزەکان زۆر بەخێر بێنەوە. دیسانەوە دەستپێک دەمەوێ بڕۆمە خزمەتی مامۆستا ڕزگار هەت بۆ دەستپێ دەکەین. مامۆستا چۆن دەڵێ دەرگاکەمان بۆ بکەوە، ئاشنای باسی ئەمانەتمان بۆ بکە لە پێناسەکردنێک بۆی کە دواتر تەواوی باسەکە بخێنە بەردەست مامۆستایانی عەزیز. بسم الله الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. البدو شيء الأمانة أصلي جذوري لين كلمة كوشكا همزة وميم ونونة ليق لمعنى كاني بواتي أمانة ديت. طبعا أمانة لبو زياتر ناساندني بزدكي أجر بناسي زدكي خيانته لأصل معنى أمانتيش سكوني قلبه كواتا زدكي خيانته إنسان كاتك هز أكاك خيانة أكري لبرامبري تسنى خوش حالتي أمانتكش أوها تركيزي لسر أكري كما بيت سوانكي أزاندري
وخودی ئەمانە سکوونی قەلبە. سکوونی قەلب چی؟ یعنی ئەو دڵە کو ساکین ئەکا. زۆر شتمان هەیە لە تعریف کە بتێ تعریفی بکەی ناتوانانی ئیلا ئەبی مقابلەکەی تعریف بکەی ئەوجا ئەوی پێ بناسی. سکون مقابلی حرەکەیە. حرەکەتی حرەکەت جوولانە. هەر حرەکەکەت هەبی جاری وایە قەلەقیە ئیضطرابە هەموو پێی ئەگوترێ حرەکە. کاتێک کە لە حرەکە بکەوی پێی ئەگوترێ سکون. ئەمانەت بە واتای سکوونی قەلبە کاتێک کە مامەڵە ئەەکەی لەگەر دەوروبەرت ئەوێ ئەو دڵت ئەوها چۆن سکون ئەکا شت ڕائەوەستی ئەو دڵە بەو شێوازە ڕائەستی ئەزانی هەموو دەوروبەری هیچ خیانەتێکی بەرامبەر ناکە. ئەوە ئەسلی مانای ئەمانەتە کە بەکاردێ. طبعا لە ڕووی ئیستیلاحەوە ڕەچاوکردنی هەموو حەقەکانی خوا سبحانه وتعالى لە جێبەجێکردنی فەرمانەکان و دوورکەوتنەوە لە قەدەغە لێکراوەکان و پارێزگاریکردن لە مافەکانی خەڵکیش هەمووی ئەکەوتە زمنی ئەمانەت. لێ کاتێک کە تەمەشای بەکارهینانی قورئان ئەەکەی لە بۆ وشەی ئەمانەت بە شێوازی گشتی پێمان ئەڵێ دین ئەمانەتە. ئەو دینەی کە لەبەردەستمانە پێمان ئەڵێ هەموو تەکلیفە شەرعیەکان ئەمانەتە. پێمان ئەڵێ هەرچی عەهد و میثاق و بەڵێنە ئەمانەتە. پێمان ئەڵێ هەرچی حکمێکە لە نێوان خەڵک ئەمانەتە. پێمان ئەڵێ معاملات و هەڵسوکەوت لەگەر خەڵک کە بە ئەمانەت لە لالاتدا دائەنێن ئەوە پێی ئەگوتری ئەمانەت. پێمان ئەڵێ ناموسی خەڵک لە بەردەستی مرۆڤ ئەمانەتە. پێمان ئەڵێ ئەو عیلمەی لە لای مرۆڤە ئەمانەتە. پێمان ئەڵێ گواستنەوەی وشە قسەی کەسێک لە بۆ کەسێک ئەمانەتە. و حتى هەندێک عولەما ئەمانەت تعریف ئەکەن بە پارێزگاریکردن لەسەر نهێنی سڕ کە بەڕاستی لە واقعی ئەو ڕۆماندا قسەیەک کە کەسێک بە ئەمانە لەلات ئەکرێ یان مەجلیسێک کە دائەنیشێ مەجالیس بە ئەمانەیە ئەبی ئەو سڕە و نهێنیە لە لای ئەو کەسەوە بپارێزرێ لەبەرەوەی ئەمانەتە. وەکو فەرەزدەق ئەڵێ لا يكتم السر إلا من له شرف والسر عند كرام الناس مكتوم السر عندي في باب له غلق ضلت مفاتيحه والباب مردوم. ئەڵێ کەسێک نهێنی پارێز ناکە و ئەمانەتی لەسەر ناکە مەگەر خاوەنی شەرەفی. لێ ئەڵێ سڕ و نهێنیەکان لە لای من هەمووی داپۆشراوە و شارایتەوە. سڕ لە لای من لە ناو خانیەکە کلیلەکانی هەیە دەرگاکەی قەپات کرایە بەڵام کلیلەکانی لەلام بزر بووە و دەرگاکەشی بەسەر یەکتر وێران بووە کە عولەما مەسئلەی پاراستنی سڕ و نهێنیەکان بە ئەمانەت لە لای مرۆڤ هەژمار ئەکەن و حیسابی ئەکەن. مامۆستا ئەحمەد، قورئان، ئیسلام، داوا، ئیرشاد، بانگەوازی طبعا ئەمانەتێکی گەورەیە کە خوای گەورە خسۆتە سەر ئەستە و شانی مرۆڤایەتی بە تایبەتی بڕوادار. بەس لە ئەستە و شانی بانگەواز خوازیان بڵێ مامۆستایانی ئاینیدایە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دينك أمانة وخوي وكو باسكرا وكل آيات القرآن فإن عرضنا الأمانة على السماوات والأرض. أو أمانة هركس شن دينه وأنا أمانته بركوتوه. هركس شن أو أمانته بركوتوه واجب لسي جيب جيبك وبأندازي توانا خوي رايجينه. راجانيج شرني هر بدن به هشرني هر بوتار به شرني هر بقصة كدن به يا منوسين به جاريوا بكردوية جاريوا ببيدنجية جاريوا بهذا وكل مجيء إسلام يخوينوانه وكل قرآن يخوينه ذا القرنين مثلا بهذا إسلامة الدين يخوي بلا كرته وقت يخوي جاريواش لسجن بلا يكرته وكو يوسف سلام يخوي لبيه وكو زور لعلماء إسلامي كلا سجن مردون وبعض لو نصر جورانا جلن لو مجنون صانلن للري زندانيا كانوا يكم دار إسلام هاتوا أوروبا كخلقيان قتو زندانيان كدو بانجواز أمانة لسر همو أمته بلا باختلاف بين زانا كان أخو واجبي عينيا واجبي كفائية زور بي زوري زانا كان فنو واجبي عيني بلا بجواري توانا شرنية كسكا زور زانه إيش كم زانه وكو يك بانجواز كان باشترين كلمة قصة أو كسيك خلقي بانكا بولا إخوائي جورا ومن أحسن قولا ممن دعا إلى الله شيء قصة كي لقصة أو كسب عشتك خلقي بانكا برو إسلام شرنية وخلق كافر ببانجي كيبو إسلام جارية مسلمانه أو شارزانية تيجيني جارية مسلمانه باشي لنازاني مسلمانه تو زياتري ليزاني أبي شارزاي كيفيري كي وكوتشون لا
آياتك فرمي كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بجمع هاتوا تأمرون بالمعروف وتنهون عن المنكر أمتي بانجوازة انجا لنا خويا ولا لدروا او كساني كبيدين لان لدروا بعضني اسلام او كساني كدين اسلام يقبلون دين شارزاي دين اسلام نبون بس لنا اسلام او كساني كدين دار لينا زانن دين دار شارزانين دين دار نو بلام اگادارنين ابي اگادار كرين ابي شارزاب كرين يبان كرين بو اسلام او شر بشكلو بانغوازه لفرمودي بيغمره صلى الله عليه وسلم بلغان زور هنا ولا القران جاب بلغان زور هنا وتوكا بانجواز أركي همو أمته پیغمبر صلى الله عليه وسلم فرمي بلغوا عني بلغوا بجمع فرمي همو تان رايو جين همو شي يعني شي أقرأتواني ئەمانەتی قورآن و ئیسلام هەرێشێک لە ئێمان وەکو تاکێکی مسلمان چۆن ئەو ئەمانەتە گەورەیە هەڵبگرین وەکو ئاماژەم پێکرد کە ئێمە مادام ئیمانەکە قورئانەکە بۆ هەمومان هاتووە هەر کەسێک چەند ئەندازەی بەرکەوتووە لە فێربوونی ئەو قورئانە بە دەرەجەی ئیمانەکەی بۆ بە ئەندازەی وەرگرتنی لە قورئانەکە ئەوەندە واجبە لەسەری ئەو ئەمانەتە بگەێنێتە جێی خۆی اینجا بە فێربوون و بە تێگەیشتن و بە جێبەجێکردن و بە تەطبیقکردن و بە ڕاگەاندنیشی ڕاگەاندنیشی پارێزگاری لەسەر خودی خۆمان وەکو تاک مامۆستا چۆن ئەبێ ئەو کەسە تا جێبەجێ نەکا ڕایگەێنە هیچ کاریگەریەکی نییە ئەبێ خۆی جێبەجێ بکات چونکە ئەگەر جێبەجێ نەکا ئەبێ بۆ کەسانی کە یەقولون ما لا يفعلون لەسەرتا فێری بێ ئەبێ فێری بێ بەڵێ ئیمانی پێبێنێت دوای ئیمامون فێربوون و دوای فێربوون دیارە ئەوەندەی کە ئەتوانێت لە بەریکە ئەوەندەی کە ئەجا ئەتوانێت جێبەجێ بکە دوای جێبەجێکردن و تێگەیشتن ئەجا ڕاگەیاندنە بەڵام زانەکان جیاوازیان هەیە خۆ فەرزە لەسەر تاکی ئومەتیان لەسەر زاناکان لەسەر خەڵقی شارەزا کۆمەڵێکی زۆر لە زانانە فەرمون بەس لەسەر شارەزاکان چونکە کەسێ شارەزان نەبێ واجب نییە لەسەری ئەرکێک نیە لەسەر ئەو گوناعبار نابێ إن الله لا يكلف نفسا إلا وسعها يعني فاتقوا الله ما استطعتم تقواش بگوێری توانە ئەگەر توانای ڕاگەانی نەبێ بەڵام کۆمەڵێکی زۆر لە زانانە فەرمون لەسەر هەموو کەسێ فەرزە بەس بە گوێری توانای خۆی لەوەچی ئەم لەگەڵ ڕەفیقێکی نەخوێنەواری خۆیان ئافرەت لەناو ئافرەتانە بەندیخانە و زیندانەکان ناو بەندیخانەکانە بڵێن ڕایەگەین وەکو لە مێژووی ئیسلامە خوێندومانەوە زۆر کەس لە زیندانەکانە مسلمان بوو لە ڕێگای مامۆستایەکیان کەسێکی شارەزاوە کە مسلمان بووە بۆ خۆم کەسێکم بینی کە تی منە چم وتارێم بۆ زیندانیەکان لە بەریتانیا و لە یەکێک لە وڵاتانەی کە تا ئێستا 340 کەس لەسەر دەستمان مسلمان بووە کە خەڵقێکی تلیا خۆر بوو زۆریان لە بەرەوەی کاچم ئیسلامەتیان بۆ بازەکەم لە زیندانەکانە خوای گەورە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر بجمع فرمي كهمومان همو مسلمانان همو إيمان داران أو كخوي بإيمان دار شون كوتي بيغمر زانه بأندازي خوي واجب لسري دينك الرابجينه وبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمت من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان يعني هەر کەسێک لە مسلمانان خراپەیەکی بینی واجبە لەسەری هەوڵبا بۆ گۆڕنی اینجا بە پارە ئەیگۆڕێ بە زمان ئەیگۆڕێ بە دەست ئەیگۆڕێ بە بەرنامەدانان ئەیگۆڕێ بەرنامەدانێک کە شەنی خۆی بیکە بەرنامە بۆ کەسانی کە دانێ یارمەتیان بکە بانگەوازکەن کە وتار بن کە کتێب بنووسن کە ئیسلامەتێکە بڵاوکەنەوە لەبەرەوە ئەکوێت ئەستۆی هەموو مسلمانان جا ئەوەی پارەی هەیە بە پارە ئەوەشی کە زمانی هەیە بە زمان ئەوەشی کە عیلمی هەیە بە عیلم ئەوەی کە هەر ڕێگا وەکو زۆر جار ئیسلامەتی بڵاوەتەوە لە کیشوەری هندی و لە ئەندەنووسیا و لە وڵاتانە لە ڕێگای کۆمەڵە بازرگانەوە کە چون بۆی بۆ بازرگانی بارك الله پایدار بێ خاوەنسە دەست خۆش بێخوا مامۆستاعانتر ئەمانەتی دەوڵەتداری حکومەت و فەرمانڕەوایی طبعا دەکرێتە ئەستۆی چینێک توێژێک لە کۆمەلگا کە فڕۆپچی دەوڵەتداری دەگرنە دەست چۆن ئەو ئەمانەتە بپارێزن کە رعيتك هم لجير سايو سيبر ودس صلاة أوان دان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا حكمراني وكار بدستي وريفابرنا ولاتي وريفابرنا خلقي وبسلمانا أمانتك زور مظنة اتكافيتا سكرا أبا كاسيتكو حكمرانية وردگرن جا سروکی به داور خواره رئیس دولت یا رئیس وزرا بیتن یا رئیس پارلمان بیتن یا وزیر بیتو جا به داور خواره حتی تا
خواره هر ایکی دی قدر منصب خو تحمل و مسئولیت کت و مسئولیت یعنی امانت که مازن یت سکر اوی برپرسی دویان اوی حکمرانی روابره کو خلکی روابد. طبعا هگه برای خوب دینه ماسترین امانت سکرا اوا مزنادا و رئیس دا اوه که لازمه دین و عقیده و ایمان خلق خو و بسلمانا بپاریزیتن. اوی خلقی ولی بکد که ایمان و سلامت بید، عقیده و درست بید و برای خلقی بدت دین خود تعالی و فرائض خود تعالی و دعم دینی بکتن و دعم علما بکتن و مزگفت و مالت خود تعالی آبادان کتن نافلات خودم و برای خلق خود دت دیانت و برای دت اسلامه. اول ماسترین امانت سکرا مزنادا. هر وقت هم برای خود دینا پیغمبری صلی الله علیه و سلم یان خلفایت راشد یان مزنید بسلمان آید پیشی که وی امانتی رابون و برای خلقی دا دین خود تعالی و اسلام و ایمان و خلق رزگار کرد الکفر بو ایمان الجهنم بو بحشت رب العالمینی. اوام افراستی ارککی زور مزنه و امانتکی زور قرصه اتسکرا اوا رئیس و مزنادا. هگم ابرو برای خود دینا واقع خو افراستی اوید کنو که ولاتت بسلمان الرواد بن و بسلمان الرواد بن مع الاسف يعني بالعكس يشولت كان پاراستنی وەکو ئەمانە لە سەرشانیوان لە ڕووی خەوف و جوعیش بە هەمان شێوە کە ئەمانەت سەرشانی فەرمان ڕەوانە ئەوان چۆن ئەبا دۆجۆرێ ئەسبێ خلاص کەم بەرە خوب دەینێ ئەف مازنە کو ئەمانەتە سوکراوەدا شەرەف و کەرامەت و ئەخلاقی خەلکی بپارێزن. هەگە ئەم بەرە خوب دەینێ ئەفرۆکە ئەپڕاستی جێدۆخەیەم یە چتکەن یە شولتکەن ئەلسەر ئەخلاقی خەلکی کو اخلاق خلقی تقدن و خراب کن الباشی بو خرابیه بجمت العفت بو حاشا پیسی و فلانیه. اوه اکبر خطر بو بانه اوه ده رب العالمین بانه زلیل که چون که خود تعالی امر کتن ان الذين يحبون ان تشيع الفاحشه في الذين امنوا لهم عذاب الیم في الدنيا والاخره. اوه خیانت براستی. امام عمر رضی الله خود تعالی بیت نمونه کو کچکه بینم روزه که کروی کچکه تفمال برای خودت درامه که دستی دا. قلت من أين لك هذا الدرهم؟ قلت تلكيرنا. قلت أعطاني معيقب. قلت معيقب يدوامن قاس كري. قلت ورا أبد شو درهمة تدوي تلكيرنا. قلت والله يا أمير المؤمنين قلت من بيت المال باكس كرو مالي درهمك من ديتا ومن داسي بتشكين وكتشكين درهمك نصاد بينجا نوكي شو بقيمتها هنا. قلت تشبقل من هيا يا معيقب إمام عمر. قلت يا أمير المؤمنين بو شبيا. قلت أردت أن تخاصمني أمة محمد صلى الله عليه وسلم في درهم يوم القيامة. تدبيت أمة محمد يعني ببيت مخاصمة من رجاء قيامته وشكات الممكن محكمة رب العالمين سرا درامك رجاء قيامته. دەست خۆش بێ ئەوش ئەمانەتە بەرنامە بەڕێوە بردووی لە لای من کاتەکان تەوزیع مامۆستا ناوێ خیانەت لێ بکەم. دەست خۆش بی سپاس بۆ پەیامەکەت دەست ساعت خۆش بیا ڕەبی. لەسەر مۆڵەتی مامۆستانی ئەزوو خۆشەویست دەڕۆینە لای مامۆستا کاک مەلا بەدران شتێکی خۆشمان پێشکەش کات چۆن دەڵێ ڕوحەکانمان ئاودا بەدەنگە بە سۆزەکەی ئینشاڵڵا. بەرنامی پایانی بێڵا لنا كسكاريا خاكم بسروي بابا عمره خدايا تو بمجينتا لبرقابي كسيد امرم بزايع سلما لا يعني وقت هم يعني دبي وقت لبو الوقت بخوازم دات يا بمرم أزل دورم دادا حاضر بوادي دور تسليما مني غفلة زديشتا خريجي مسألة دوري خيالي
ترسی دنیا وداغ دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ئەی ساحەتی سەد جەنات داشتی عربستانم أي صاحتي صد جنات دشتي عربستانم نايدام بهزار قلشان يك خاري مغيلانات نايدام بهزار قلشان يك خاري مغيلانات بولا لين وعمانات داغدار دلو زرقم داغدار دلو زرقم بولا لين وعمانات بباير توي رخساره تاريك دلي حربام بمزار يا ابن وينا خورشیدی درخشانت بمزار يا بنوینا خورشیدی درخشانت توسی درنشین بازی صاحبی صد عزازی پیغمبری ممتازی دستی منو دامانت قرآني نعوتي تو ختمي ببشرنا يا بخودتي يا حسان زبريل سنة اخوانت بخودتي يا حسان زبريل سنة اخوانت خۆی بەرە پاداش بەخێر داتەوە ئینشاڵڵا. بەڕێز دکتۆر کەمال تاوان و لێکەوتەکانی بە زایعدان و بە فرۆدانی ئەمانەت دەمانگەێنێتە کوێ؟ بسم الله الرحمن الرحيم وەکو مامۆستایان تعریف و پێناسەی ئەمانەتیان کرد بەو مەعنا فراوانەی و ئەویان ڕاست کردەوە تێگەشتنێکی هەڵا لەناو خەڵکیدا هەیە پێیان وایە ئەمانەت هەروەیە من ماڵێک لە لای تۆدانم بەسپاردە و تۆ بەزایعی دەی. بەڵام کاتێک کە ئاەتی سوورەی ئەحزاب دەخوێنینەوە کە خوای گەورە دەفەرمێ إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. وەک مامۆستایان دەفەرمون هەموو دین ئەمانەتە و زەیاعی ئەو دینە بە هەر پارچەیەکی ئەمان ئەو دینە بە زەیاع دەی ئەو لێت بە زەیاع دەبێت و لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە. مامۆستاعانتر باسی مەسەلەی فەرمانڕەوای کرد. ئەو هەرچەندە دەچێتە ناو معنای گشتەکەی ئەمانەتەوە بەس بە تایبەتیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوو حەدیث لە دوو فەرموودا باسی کردووە. دەڵێ عەرابێک هات بۆ لای پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمي متى الساعة؟ فرمي إذا ضيعت الأمانة. فرمي وكيف ضياعها؟ قال إذا وسد الأمر إلى غير أهله فانتظري الساعة. أجر كاري مسلمان بكس إكسبير كأهلي نبو شايستي نبو أو أبزانا وقيامات نزيق بوتو يشكل أشراط الساعة. ولا فرموديش تريج دا أبو ذر رضي خايله بفرمي ألا تستعملني يا رسول الله؟ فكارمنا يعني كاركم في ناس بيري. قال يا أبا ذر إنك ضعيف وإنها أمانة وإنها يوم القيامة خزي وندامة إلا من أخذها بحقها وأدى الذي فيه عليه فيها. كواتا أجر بيتو لو أمانة دون بكري كواتا همو خلق بزاعد مصلحتي همو خلق بزاعد زادة بيت خواري بلا بلا قاضيك مثلا أمانة كما في خلق دفوتي شاهدك ئەمانەتی شایەتەکەی بە زایع بدا ئەو مافە دەفەوتیان کتمانی بکەیان بیگۆڕێ. کەسێکی سەرپەرشتیاری یەتیمێکی یان سەرپەرشتیاری ماڵی کەسێکی ئەگەر بێت و ئەو ئەمانەتە بە زایعدا کەواتە ئەو ماڵە دەفەوتێت. کەواتە لە هەر لایەنێک تو ئەو ئەمانەتە بە زایع بدەی ئەو لایەنە دەفەوتێت ئەو لایەنە دەڕوات. ئەوە لە ڕاستیدا لە ڕووی مادیاتەکە بۆن منە زایع دەبی ئەی لە ڕووی ئیمان و تاوانی گوناحی بەرامبەر بەخوا. زۆر جوانە ئەوە. ئەسڵەن ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای گەورەی لەبێ لە کەبائیرەکەیدا
یەکێک لە کەبائیرەکان دانێت و ضەیاع الئەمانەی دانا کەواتە ئەو کەسەی ئەمانەت بە ضەیاع دەدا کەوتوتە ناو یەکێک لە گوناحە گەورەکانەوە بە هەمان شێوە ئیمامی ئیبن حەجەری لە زەواجیرەکەیدا دەفەرمێ ضەیاع الأمانات والودائع حتى دەفەرمێ والعين المرهونة والعين المستأجرة من الكبائر يعني إنسان توشي كبائر دەبێ ئەوجا لایەنێکی دیکەش کە جەنابەت باسی لایەنی معنەویات دەکەین ئەوتمینە خان لە نیشانەی دووڕەکان دەمێ ئەو باس بکەم يعني لە چەند فەرمودەیەکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ آيات المنافق ثلاث إذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا أؤتمن خان کەواتە ئینسان با زۆر لە خۆی بترسێەوە شتێکی ئاسان نییە درۆکردن و وعد بە زایادان و ئەمانەت بە زایادان يعني ئەوەی یەکێک لە نیشانەکانی نفاق حتى لە حەدیثێکیدا دەفەرمێ أربع خصال من كن فيه كان منافقا خالصا چوار خصلتنا لە هەر کەسێکی دابن منافقێکی تەواوە ومن كان فيه خصلة كان فيه خصلة من النفاق یەکێک لەوانە إذا أؤتمن خانە لە ڕاستیە لە شەرعدا بۆ وردیاتەکان دەچێتە خوارێ حتى دەفەرمێ من أعظم الأمانة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه فينشر سرها يعني زۆر کەس زۆر يعني استهانە دەکات و ئاسانکاری دەکات لە باسکردنی ئەو جۆرە قسانە کەوانە هەمویان ئەمانەتن هەمویان شتی زۆر گەورەیان لێ دەکەوێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی خراپی ئەو شتانە دەفەرمێ اللهم إني أعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة يعني خراپترین هاودەم کە بۆ ئینسانی هەبێ لە صفاتی ناشرین بریتە لە خیانەت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای بەخوا گرتووەلەوە تا لە ڕاستیدا يعني هەر بەشێک لەو بەشانێک کە ئەمانەتە نەک هەرماڵ حتى زانان دەفەرمون ئەعزاکانی بەدەنی ئینسانی هەمویان ئەمانەت دەستت ئەمانەتە چاوت ئەمانەتە گوێت ئەمانەتە ئەگەر لەوەدا بەکاری نێنی کە خوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیان داناوی معناوە ئەتوو خیانەت لێ کردە منداڵەکانی بەردەستی خۆت کە جگەرگەی خۆشەی خۆتن بەردەوام خزمەتیان دەکەی ئەمانەتن ئەگە هەر بەوە لێ بگەڕێی جلو بەرجیان بۆ بکڕی و جانتای مەکتەبیان بۆ بکڕی و ئەگە نەخۆش بیان بێلای دەرمانی بەڵام ئاگاد لە دین و ئەخلاقیان دەبێ ئەتوو ئەمانەتەکەت بە ضەیاع داوە کەەوە گەورەترین ضەیاعات و ئاگاد لە ئەخلاقی منداڵەکەی خۆت نەبێ ئاگاد لە دینی منداڵەکەی خۆت نەبێ بەڵام ئەگەر دانێکی هێشا حەوت دکتۆرانی پێ بکەیت یعنی شیرازەی کۆمەلگە شتێکەدا مامۆستا بێگومان يعني کۆمەڵگە لەو تاکانە پێکاتوە لەو بەرژەوەندیانە پێکاتوە ئەگەر کەلێنیشی تێکەوت وەکو مەسەلەی حەدیثی سەفینەکەیە يعني ئەگەر بێت وەکوێ درزێکی تێبوو وردە ئەو کۆمەڵگا هەمویان تێک باش دەست خۆش بێ خاوەن مەسای بەڕێز دکتۆر خالید مامۆستا باسی ئەمانەتی لاشەی کرد ئێمان وەکۆی کە خوای گەورە نیعمەت گەلێکی زۆری لەگەڵ کردووی لە ئەندامەکانی لاشە ئەوانە ئەمانەتیشی گەورەی خوددان لەلای ئێمە خۆشمان ئی خۆمانین ئی خودداین چۆن ئەو ئەمانەتانە لە دەستە چاوە زبانە بیان پارێزین پارێزگاران بکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم طبعا پاراستنی جستەی ئینسان معلومە ئێمە خۆمان بە هەموو جسمه حتى بەمالیەشەوە ئەمانەتین لەلای رب العالمین يعني ئەمانەتە لۆی لە شەرعدا بۆ نمونە ئینتیحار خۆکوشتن حرامە و لە کەبائیری گوناحەکانە کاری ئینسانێک ئەوە بکا بەڕاستی ئەوە یەکە لە گوناحە هەرە گەورەکان و خاتیمەیەکی خراپ لە بەڵێ ڕێ پێ نەداوە نەخێر زعما ئەگەر بین تەماشا بکەین تەماشا هەر ئینسان بەعام پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وإن لجسدك عليك حقا بەڕاستی ئەو جسمت حەقی لەسەرت تودا هەیە هەموو جسمت حەقی لەسەرت تودایە چونکە هەر شتێکت بە خراپە بەکارهێنا ئەوە لە ڕۆژی قیامەتدا پێی معەزەب دەبی يعني حتى دەست و پێی ئینسان بە جواب دێ لە ڕۆژی قیامەتەکە ئەو شاهدی لەسەر ئینسانی دەدا جالوێ بەڕاستی پارێزگاریکردن لە هەموو ئەعزاکانی جسمی ئینسان ئەوە ئەمانەتێکی کاملە بە جوانی تەسبیلی لای رب العالمینی دەکات وەستا بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من كان له شعر فليكرم هەر کەسێ پرسی هەیە ڕێژی لێ بکشی لۆ چونکە ئەمانەتە لە لای ئینسانیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم سیواکی بەکاردەین دەفەرمێ سیواک مەطهرة للفم مرضاة للرب دەوی پێ پاک کاتەوە نەی لێوها پیس و پرتۆک بی بۆنی لێبێ و بۆنی ناخۆشی لە زاری دەربچی ولا جسم إنسان في غمر فرمي صلى الله عليه وسلم حق على كل مسلم أن يغتسل فيه يوما يغسل فيه جسده تفرمي واجب لسر إنسان لكل حفتة يقدا باشا روجك جسمي خوي بشوات جسدي خوي بشوات باك وخامين رابقري شو كأمانة لا إنسان طبعا الحديث كذا فرمي واجب إمام النووي فرمي بمعناه في أويا وخويشك بيشك دري حقك علي واجب نەک واجب يعني سنەتێکی مؤکدە ئینسان زۆر خێرەبی کاتن جاو ملاحەزەیەک بدەم لێرانە لۆ ڕۆژی جومعە خۆشوشتن ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ بە ژیانمدا غوسل لە سەفەردا بم یا لە ماڵێدا بم
یعنی تطبیقکردنی سنت ئەمە بەو شێوازە بووە ئەو پاک و خاوێنیە کە چەند گرنگە ئینسان لە بۆ جەسەد و لە بۆ جسمی خۆیدا وجودی هەبێ حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسان ئەگەر جسمی نەخۆش کەوت گرفتێکی لێ پەیدا بوو تەداووا عباد الله فإن الله لم يضع داء إلا أنزل له دواء علمه من علم وجهله من جهل يعني حتى جسم النخوش كي بعلاج علاج انك جناح الدقاتي او امانه للاد او جسمه لو يدبي زور بي زانان فتوان دا رحمه اخوان اللي بمعاصر فروشتني اعضاء جسمي انسان جناحه دروس نيتك امانه لكنت يعني الشاعر قصيش جواني هذا فرمي وما المال والاهلون الا ودائع فلا بد يوما ان ترد الودائع مال من دالش لكنت امانه جسمي لكنت امانه او امانه روجك دادي هبيت تسميلي لا إخوي پروردگار ورب العالمين اللي يبكي لو پیغمبر صلى الله عليه وسلم زانا لا سنن ترمذي ده هاتو بس نعمته شي قوري ده كذا فرمي من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها يقلق تشتكانا فرمي أجر إنسان جسمي ساخو أمنو أماني هبو خواردني يقروج يبو بزانا هم دنيا يتوى قلب ساغي زور شتي قوري نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ أو صحتك لسر إنسانة حتى عندك لزانان دفرمون رحمة إخوان لبين أو آياتك أخوان دفرمون ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ما بس بأوي يعني إنسان بخوي جسمي خوي أعضائي خوي نيختنا في لاكتا لبرو جناحي دقاتي نبي أو جسمه مع راسك لبو شتي خراب لبو جيجاي خراب لبو شويني خراب أو إنسانة بكاري بيني لو يستا أواني كأورو دبيني كلسا جسمي إنسان دادا كريتن أو تغييراتاني لسر دموشابي إنسان دادا كري أو هموي فليغيرون خلق الله وشيطان مريان بيدك وأنا هموي لرو شرعية ودا حرام أو جسمي إنسان يكدار أو هاويراني دك أخوا أو هاي تسميل نكريا حتى زانان دەفەرمون لەسەرەوەی کە ئینسان سونەت دەکرێت لە ڕۆژی قیامەت ئەو پارچە گۆشتی زیادەی لێشی دەبیتەوە لەوەی دێتەوە لە ڕۆژی قیامەتدا کەواتە نابی ئینسان ئەو جسمەی خۆی ئەوها بە هەدەر بدا زانە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ملاحەزەی جوان دەفەرمێ وئین لعینەیک عەلەیک حەقا حتى هردو چاوەکان حەقیان لەسەرت هەیە ئێستا ماگەبێن ئەو حەدیسە بە پێوەری ئەو ڕۆکەدا تەفسیر کەم بەڕاستی ئەو خەڵکی ئەوەندە تەماشا مۆبایل دەکا ئەوەندەی لە دیاری مۆبایل دادەنیشی ئەوەندە چاوی خۆی عەزیەت دەدا شەوی هەتا سبەینێ دادەنیشی وەکە تۆپانەی هەبی لە دیار تەلەڤیزۆن دادەنیشی ئایا ئەو چاوە حەقی لەسەری نییە پێغەمبەر کە نەخەوتنیش مامۆستا بە هەمان شێوە بەڵێ نەخەوتنیش بۆ درەنگ خەوتن کە کاتی ئەوەی بخەوی بۆ من آخر ئەوەیە خۆی کە دەفەرمێت چاوی تۆ حەقی لەسەرت هەیە یعنی ئەبێ بێن وێنی ئەوە حەق لەسەرت و لۆ جسمی عەزیەت هەدەی ئەو جەزائید لەسەر ئەو لە شتێکی حەڵال دابیتن ئەدێگە لە شتێکی حەرام دابی ئەو ئینسان ئەوەندە پێوە مەشغول بی و ئەو هەبە و شێوازە دابی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی عەمرو کوڕی عاسی دیت فەرمووی پێیان گوتیمە تۆ هەموو ڕۆژ بە ڕۆژی دەبێ هەموو شەو نوێژێ دەکەی فەرمووی بەڵێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مەکە ئیدەن کەواتە تو ماندی دەبی وجسمت بێتاقەت دەبی نابی عەزیەتی جسمی خۆت زیاتر لە پێویست حتى لە بۆ مەوزوعی عیبادەتشە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەگەر نەیدی چۆن مزگەفتی حەبلێک هەڵواسرا بوو لە بینی دوو دینگە فەرمووی چی گوتیان وەی زەینەبە شەو نوێژێ دەکا ئەگە بێتاقەت بوو خۆی بۆ حەبلەی دەکا فەرمووی حلوه ليصلي أحدكم نشاطا بیکەنەوە یەکێک لە ئێوە نوێژ بکە ئەوەندەی توانای هەیە و تااقەتی هەیە خی گەورە پاداشتا بەڕاست دکتۆر حەسەن ئەوانێک کە مامۆستا باسییان کرد بە شێوەیەکی گشتی ئەو ئەمانات و سپاردانە چۆن بگەڕێنێنەوە شوێنی خۆی بۆ ئێوە کە ئەمانەتەکان بە ئەمانیەوە بە ئەمانەتەوە بگاتەوە شوێنی مەبەست. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه وكما مصاني بريز باسيان كر أمانة تمكيكي قشتيا إمام قرطبي لسر آياتيك خوي تعالى دفرمي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها دفرمي أمهات أحكام شرعي لخوي قفتوها أمهات أحكام دين وشريعة لو آياتا تيداياتي يعني هموي أمانة بويا كخوي تعالى أو آياتي كشك خوي تعالى كدفر إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال تا آخر آياتك فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا ابن كثير دفرمي حقوقي عباد حقوقي خوي تدايا دينو دنياي تدايا كواتا ببي أو قشقيريش أمانة كان دبي لسانو أدا بكرين أداي أمانة وباشترا يعني تمكك أوابلين بلين يعني جياندني أمانة بوشويني خوي زي كردني أمانة نقران نوي أمانة بتنيا أقر بلين قران نوي أمانة بتنيا
یعنی ئێمە بچووکی دەکەینەوە وەکەوەی کە هەر بابەتێکی ماڵیە کەسێک ماڵێک لە لای تۆ دابنێ و بگەینیتەوە بگەڕێنیتەوە شوێنی خۆی کە ئەوەش ئەمانەتە تەبات میدەیە و دەستخۆی ئەوەش هەر ئەمانەتە بەس زۆر گشتگیرترە بۆیە کە ئێمە باسی حقوقی خوا دەکەین ئاینەکەیەتی ئەو ئاەتەی کە خوای تەعالا کە باسی ئەمانەت دەکات لەسەر شاخیدانە لەسەر ئاسمانیدانە لەسەر زەوی هەمویان هیچیان وەریان نەگرت و دوایی ئینسان هەڵی گرت مفسرین دەفەرمون لە ئەسەردا هاتووە دەفەرمێ بە شاخی گوت بە ئاسمانی گوت بە ئەستێرەکانی گوت بە زەوی گوت ئەو ئەمانەتە هەیە هەڵی دەگرن کوتیان چییە ئەو ئەمانەتە کوتیان ئەمرە و نەهیە کردن و نەکردنە ئەگەر بیکەی هەر کارێک کە خۆ ئەمری پێکردی بیکەی ئەجرت هەیە نەیکەی سزات هەیە هیچیان نەوێران هەڵی بگرن ئەو ئەمانەتە کوتیان خوایگەیان ئێمە بەس تاعەت دەکەین و نەپاداشت و نەهیچ و بەس بە قسەی تۆ دەکەین هیچمان ناوێ سەلامەت دەرچین بەڵام وەکو شێخ شەعراوی دەڵێ بەڵام ئینسان کانە ظەلوومەن جەهولا لەبەرچی بوو لەبەرەوەی بەس ئەمانەتی قبوڵ کرد بیری لە چۆن جێبەجێ دەکا بیری لێ نەکردەوە لە عاقبەتەکەی هەڵگرتنی ئەو ئەمانەتانە هەمووی قورسە هەمووی تەکالیفە طبعا بەشێکە لە تەکلیف جا چۆن ئێمە ئەدای ئەو ئەمانەتانە بکەین بە پێی گەشتگیریەکەی هەر شتە و لە جێگای خۆی مەسەلەن ئاین ئیسلام شەرع داوە و بانگەواز وەکو مامۆستا فەرمووی ئەرکی بانخوازانە ئەرکی زانایانە بە دەرەجەی یەک ئینجا دوای شۆڕ دەبێتەوە بۆ هەر یەکێکمان بە پێی توانا و بە پێی معلومات و زانست و زانیاری خۆمان ئەوە دەبێت بگاتە شوێنی خۆی هەرکە واجبە جێبەجێ بکەی ئەمانەتێکە دەبێت جێبەجێ بکەی ئەنجا دێتە سەر تەکالیفی شەرعی نوێژ ڕۆژوو زەکات حەج ئیمامی ئیبن کەثیر دەفەرمێ لە نوێژدا ئەوەیە کە نوێژەکەت لە بین خۆت و خوادا بەڕێک و پێکی بکەیت ڕۆژوەکەت بە دزیەوە نەیشکێنی بە ئەمانەتەوە بگەێنی هەتا ئێوارە ئەنجا نەزرەکانت زەکاتەکانت بیدەیە خەڵکێکە مستحقی بێ هەر هەمووی بگەێنێ شوێنی خۆی وەک خۆی ئەمانە ئەمانەتن ئەنجا ئەمە بابەتی ئاینەکەی حقوق الله ئیتر بە هەموو بە شاملی و هەموو ئەحکاماتی شەرع ئەوەی دێ لەسەرتان لەسەر تەوەکو خۆی ئەوەی کە خوش شەرع ئەمری پێکردووی ئاوا جێبەجێکە ئەوە ئەدای ئەمانەتە بە گەیاندنی مەزور دەبی بە نەگانیش تاوانبار دەبی بە جێبەجێکردن و گەیاندنی لە شوێنی خۆی وەکۆی شەرع کوتێتی ئەجرت هەیە دەنا سزات هەیە ئەمە بەنسبەت لایەنە شەرعیەکەوە حقوق الله بەنسبەت حقوق عیبادشکەوە زۆر گرنگە دیسانە ئەوش زۆر گرنگە یعنی دەبێ مەسەن ماڵێکی لەلایە بگەینە شوێنی خۆت ماڵی یەتیم لایە بگەینە شوێنی خۆت قەرزداری بەڵای خەڵک ئێستا ئەمڕۆ خەڵک توش کێشە بۆ لەسەر قەرزداری لە ئەوڵەوە دێ داوا لێ دەکات زۆر لێ دەپارێتەوە دوایی کە داوات لێ کردەوە قەرزەکەی بداتەوە دەکاتە شەڕ لەگەڵت توش کێشە دەبی لەگەڵی بۆیە کاتێککە ئەو ئاەتەی إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها لەسەر ئەوە نازڵ بوو کاتێک کە پێغەمبەر صلى الله عليه وسلم ویستی بچێتە ناو کەعبە لە فەتحی مەککە داوای کلیلی کەعبەی کرد عەبدوڵڵای کوڵی مەضعون و ئەوانەی کە کلیلی ئەوە سیدانیان عاید بوو بنە ماڵەکەیان دیار بوو یەکێک لەوان ڕازی نەبوو کە ڕازی نەبوو ئیمامی عەلی دەستی بادا و کلیلەکەی لێستان بە زۆر و دەرگای کەعبەی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم کردەوە و چۆژورەوە دوایی هەر لە ناو کەعبە و ئاەتە نازڵ بوو إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتە دەرەوە عەباس پێی گوتی ئەی پێغەمبەری خوا با کلیلی کەعبە و شەرەفی کلیل کەعبەش بۆ ئالی عەبدولموطەلیب بێ و بیدە بە ئێمە و بە عایدی ئەمە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی نەخێر عەلی وەرە بڕۆ کلیلەکە بەرەوە بۆ ئالی عوسمانی کوڕی مەضعون و داوای لێبوردنیشیان لێ بکە یعنی مەبەستم ئەوەیە یعنی بە جوانی ئەمانەتەکە جێبەجێ بکە کە چوو کلیلەکەی دایەوە گوتی داوای لێبوردنیشی کرد گوتی ئێستا بە توند و تیژی هاتی ئێستا زۆر بە نۆرمنیا هاتووی عەلی فەرمووی وەڵاهی خوای گەورە لەسەر تۆ و ئاەتەی نازڵ کرد بۆ ئومەتی ئیسلام ئەویش مسلمان دەستت خۆشی مامۆستا وەسمانەوەیە بە جوانی ئەمانەت دەبێت بە جوانی بگاتە جێگای خۆی خی گەورە پاداش خێرداتەوە سپاس بۆ مامۆستانی بەڕێز خی گەورە پاداش بە خێرتانداتەوە هەر لە کۆتایی بە کوشراوی هەر لەسەر ئەمانەت دکتۆر کەمانجان ئەگەر شتێک تەبێت سپاس جەناب دەکەیت وڵا هەر ئەوەیە تێگەیشتنی خەڵکی بۆ ئامانەت لەسەر گێڕانەوەی سپاردەی ماڵی کورد نەبێتەوە بزانن ئەو ئەحکامە شەرعانە هەمویان ئەمانەت دەست خۆش بێ مامۆستا ڕزگارجان خی سبحانه وتعالى لسورة المؤمنون دفرمي قد أفلح المؤمنون لكتايكش دفرمي أولئك يرثون الفردوس كيستنفي لو بيني بس صفة شاندك هذا فرمي والذين هم لأماناتهم
وعهدهم راعون أمانة باريزن دو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أدي الأمانة إلى من ائتمنك ولا تخن من خانك يعني أجر أمانة لا دندرا بيجرينو أجر كسا خيانتي شريك ديتو خيانتي هلينكي خواهي يقول سبحانه وتعالى لقرآن فرمي يعلم خائنة الأعين زاري وإنسان تمشايشة شيئا بدزي لوي كزنزاني دورو بري خائنة الأعين لإضافة الصفية لبولاي موصف يعني يعلم الأعين الخائنة كواتا تساو خيانته باقي لا شكاني ديكي أندام إنسان يشبه همان حالة خيانته إنسان أبي أمانة باريزي لقر بكات بارك الله دكتور جابك بەڵێ خاک و نیشتیمان کە ئەویش پێویستە باس بکەین کە ئەویش ئەمانەتێکە لەسەر شانی هەموو جیلێکە دێتە سەری و لی دەش بیپارێزێ خیانەتی لێ نەکا بگەێنێتەوە دەست ئەجیالی دوای خۆی دكتور جان ئەمانەت وەکو لە مسلمانە لە بینی خۆیانە ئەمانەتە ئەوەش ضرورە کە ئێمە باسی بکەین کە ئەگەر کەلوپەلی کافرانیش بێ کەلوپەلی ئەو کەسانە بێت کە بڕوایان بەخوانیەش بدە پەرستن مانگا ئەپەرستن وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد گاور و جوولەکە بن حتا ئەوانەی کە ئەڵێن خوا فەقیرە و ئەڵێن خوا دەسەڵاتینی و ئەڵێن دەستی خوان و قاو ئەبێ ئەمانەتیان لا دانایە بێ خۆی بیان دێەوە چکە ئەمانەت هەر ئەوەی لە بینی مسلمانان بێ هەندێک کەسمان بیستوە لە وڵاتان پارەی کەسانێکی مەسیحی دەست دەکەی و دوای ئەڵێ ئەمانەت نییە ئەی باو ئەی دەزێ ئەی خواوە چکە پێغەمبەری خوا ئەمانەتی کافرەکانی لەلاو بوو کە ئیمامی عەلی بەجێش بووی ئەمانەتەکانی بات بارك الله بەیادار بنیا خۆ دکتور جان یەک شتی کورتی عەبدوڵای کوڕی مبارەکی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لێ ئاماژە پێ دەکەم لەوەی خەڵک بزانیشتی ئەمانە زۆر گرنگە تۆ بینی ئەو ڕۆ تەسبیحێک لە یەکێک وەردەگری قەڵەمێک لە یەکێک وەردەگری شتێک لە یەکێک ئەو بزانە ئەمانەتە ئەبێ بیجێڕۆ عەبدوڵای کوڕی مبارەک لە تەرسوس لەوێن دەر قەڵەمی بە ئەمانە لە یەکێک وەگەر شتی پێ بنووسی دوایی لە بیری کرد بیداتەوە بە ڕۆژ ڕۆیشت بوو لەگە جەماعەتەکەی خۆی ئەو هەگەڕاوە گوتی من ئەو قەڵەمم بە ئەمانەت وەرگرت بەجا قەڵەمی ئەو سەردە منەک ئەو قەڵەمی چاکبی بڵێن گوتیان باشە خە شتێکی وهانیە گوتی ئین الله یەأمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها معنای چی واو ئەمری خوایە لەوێ ڕابەتاقی تەنێ گەڕاوە قەڵەمەکەی داوە کابرایی گەڕاوە جێگای خۆی کە پێویست بوو یعنی قەزدم شتێکی لۆ ژیانی خۆی تۆمار کرد تەطبیقی ئایەت و ئەحادیث ئەوە بە شێوازەی دەکرێت یعنی کە تو خوا پێ دەفەرمێ ئەمانەت بجێڕۆ لۆ ساحێبەکەی ئەگەر شتێکی گچکەش بوو جیرانێک شتێکی لە یەکێک وەردەگری ئەو ئەمانەتە لۆ ساحێبەکەی بجێڕەوە مادام هی ئەوە خی گەورە فەداشتە مامۆستاکە دێ بۆ بپرسین و مامۆستای فەرمووی ئەگەر قەلەمێک ئەمانەتە وەختەوە اهتیمام دایە بزەڕینتەوە فكيف تو بەرپرسێک بی 5-6 مەیلۆن کەس یعنی ئەمانەتن دەستێتەدا و سکرۆتەدا ئەتو حەق و مافێوە بخۆی ئەvە کۆرەسۆتێک مەزنە وئینها یوم القیامەت خزي وندامە یعنی شەرمزاری و پەشیمانی دێت سەروە دایێتە خوارێ بەرێ فۆیدەنەکەت ئیدەن حەل ئەوە یعنی کار بەدەست و مەسئولێت ئەبروکە توبە بکەن و بزەڕنەوە و حەق و مافێ خەلکی بۆ بزەڕینەوە چونکە ئەمانەتە سکرەوە دانەکو دێ قیامەتێ نەدامە سەردایەت و دێ خزی و شەرمزاری و عەزاب سەردایەتن و فۆیدەش ناکەن حەل ئەوە توبە بکەن و بزەڕنەوە و حەق و ماف و ئەمانەتی خەلکی ئەبدەنەوێ خی گەورە پاداش بە خێفانداتەوە لە مامۆستاکە تا دەگاتە دکتۆر کەمال خی گەورە ساغ و سەلامەتتان کە ئینشاءالله تەمەتان لەسەر خێر درێژ بی عاقبەتتان لە خێر بجێ ئینشاءالله بینەرانی ئەزیز و خۆشەویست باسی تەوەری ئەمجارەی بەرنامەش بە پایان گەشت هیوادارین توانی بێتمان ئەو پەیامەمان بە ئەمانەتەوە گەیان دەبێ بۆ ئەوی بێتە جێگەی کەڵک و سوود بۆ هەموو لایەن سپاسی بینەریتان دەکەین سپاس بۆ مامۆستانی ئەزیز و خۆشەویست سپاس بۆ هاوکارانمان لە دواوی کامرا تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان سپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خوداتان لەگەڵ